جارێکتر سواز جەنابی پارێزگار و پێشوازی جەناب ئیسرائیل هێزار و حەوت هەشتانوەی گەورەی فەڕەنسیە من هەرێم پامێری ئاژانسی ڕۆژنیوز گوبانیتیانی ئازادی ڕادەبوونیەکی لە ئازادیەکانی نافی مرۆڤ دیاترینە و کەسانیشکە لە ئەمڕۆ قسەی لەسەر کراوەتی داریکردنی چالاکوان و ڕۆژنامەنووسانی بادینانە هەروەها ئازادکردنی و کەسانەیە کە یەکیان لەسەر پەرلەمانتار غالب محەممەد یەوە حکومەتی فەڕەنسا قسەدان لەگەڵ بەرپرسانی حکومەتی هەرێم کردووە هەوڵستی ئێوە لەسەر ئەمە چییە؟ Je ne vais pas parler d'affaires judiciaires qui sont en cours de traitement par la justice. Ce n'est pas mon rôle de les commenter. ئەمە ڕۆلی من نییە کە باسی دووسیەی دادگایی بکەم چونکە هێشتا لە دادگان و یەکلا نەکراوەتەوە. Mais ce que je peux vous dire, بەس ئەوەی کە دەتوانم پێتان بڵێم c'est que l'état de droit, دەوڵەتی یاسا les libertés publiques, ئازادیە گشتیەکان sont quelque chose que nous chérissons particulièrement dans notre relation avec le Kurdistan. بابەتێکن کە ئێمە زۆر گرنگی پێ دەدەین لەگەڵ هەرێمی کوردستان Et que nous souhaitons, nous, comme amis du Kurdistan, comme pays amis du Kurdistan, ئێمە کە دوستی یان وڵاتێکی دوستین لەگەڵ هەرێمی کوردستان que ces valeurs partagées خوازیارین کە ئەم بەهایە هەڵبەشانە restent le socle de notre amitié. وەکو جەرگەی دۆستایەتیمان بمێنەوە.